تماشاوانên xweştevî ev demê we baş bîtin, hîviya demên xweş û selamet bi we dixwazîn, xweşhal û bextewerîn. Carek din hatîn ev dîdara wên berês bû pêşkêşkirina xelekeka dî ji bernameyê bi Kurdî. Vê carê jî dêçîne ser çemkekê herî giring ke jiyana takê îmandar da hête dîtin. Ew jî qiyamet wek sedema aramiyê. Jiyana ev rû ya beşekê zûr il bawerdaran ya dîreş aramiyê û aştiyê. Çunku dema temaşeyî زور الشر و ململانت نافبرا باورداران دادکی دبینی السر بابت قیامت و راستیاویه. هرچنده راستیا قیامت جی وگافکه در ناچیتن اف بابت نها ام سر بحث کن بابتن الروجا دوماهیه راستیاوان دی خویابیت و آشکرا بیتن. لو رامد ویتن اتناوا وی خلقا برنامه بکردی دا امجی مجارخو پیخینه سر وی بابت چمک قیامت و باوریبون اب چمک قیامت آیا باوری بون چمکê qiyamete çi reng vedan vêtin hebîtin nava jiyana takê bawerdar da. Digel zor barês Mamosta Abdurrahman Sadiq zor bixêr bê Mamosta Hêja. Mamosta wekeme behs kirî çemkê bawerbûn eb roja qiyamete bawereket zihna her takekê da eger bêjît bawer min roja duwayê heye. Belê ev baweret vêtin reng vedan hebin it nava jiyana vî takê îmandar da. Lewra me divêtin bizanît ayînî da hûkarê bayexdan û giringîdan بروجا قیامته بوچت الزفریته و بله بنای خوای بخشنده مهربان اگر تماشا بکەیت ئەتوانی بڵێ ئاینەکان چەند جیاواز بن بله دوجار لەو خاڵی کە تایدا یەک دەگرنەوە خاڵی هاوبەش بدۆزیتەوە لە نێوان تەواوی ئاینەکاندا دوو خاڵی هاوبەشی سەرەکی دەدۆزیتەوە وەک چتش یەکەمیان بڕوابوون بە خودا یعنی شتێک نییە ناوی ئاین بێ و باس لە خودا نەکە بله دوو ئەو خودایی کە هەموو ئاینێک و پەیڕەوکارانی هەموو ئاینێک دەیناسن هەموو دەڵێن ئەو خوددایە داوای کاری چاکی لێ کردوین دەڵێ لە پێناویچیدا ئەو کارە چاکەش دەکەی دەڵێ لە پێناوی ئەوەی کە ئەو خوددایە ڕۆژێکی دیکەی هەیە و قیامەتێک هەیە و ڕۆژی دوایی هەیە لەوێ پاداشت و سزای مرۆڤەکان دەداتەوە کەواتە لە مەسئلەی بۆیە دەبینی زۆرێک لە ئاەتەکانی قورئان باسی آمن بالله واليوم الآخر يؤمن بالله واليوم الآخر يؤمنون بالله وباليوم الآخر لفرمودەیە زۆر دەبینی من كان يؤمن بالله واليوم الآخر ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئەم دوو چەمکە جێگەی زۆر بایەخن ئێمە لێرە قسە لەسەر ئەو بەشی دووەمەکەیانە کە باسمان لە ڕۆژی دواییە خدا لە قورئاندا دەفەرمێ ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين کەواتە قسەمان لەسەر ئەوەیە کە باوەڕدارانێک کە بڕوایان بە خودا هەیە و دەڵێن بڕواشمان بە ڕۆژی دوایی هەیە خدا دەفەرمێ بەڕاستی بڕوایان نییە بەڕاستی ڕوایان نییە ئێمە خوددا دەزانێ بەس ئێمە ناتوانین ئەو بڕیارە بدەین بەس ئێمە لە کۆدا دەتوانین تا ڕادەیەک ئەو بڕیارە بدەین دێ پشت ڕاست بین کە کەسە ئیمانەوەی لەوازە پرۆژە دوماهیە زۆر جوانە کەواتە ئەو قسەیە ڕاستە لە ڕووی دنیادا لە ڕووی هەڵسوکەوت و ڕەفتار و گفتار و کردارەکانی دەزانین نمونەی زیندی وەک چتش نمونەی زیندی وەکو ئەوەیە کە تۆ کەسێک دەبینی بەردەوام کاری خێر دەکە بەێ بەردەوام کاری باش دەکە بەردەوام لە خزمەتی مرۆڤایەتیە خەڵکێکی دی پێی دەڵێ ئەو بۆچی دەکەی چێ پێی دەزانێ ئەو کەوا دەڵێ ئەوە ئیمانی لاوازە بە ڕۆژی دوایی لەم بپرسی بۆ دەڵێ خدا ئەگەی لێ و خدا دەزانێت و ئەوەندەم بەسە بەلێرە مامۆستا دەبینی کەسەکەیەت بیت بێژیت باوەریش من پرۆژە دوماهیە نینە بەلێ هەر کارێت باش جیت کەتن پاڵدەری قیامەتی ئەمەش مەسەلەیەکە کەواتە ئەو بابەتە چێتە دەرەوەی ئاین کە ئەکرێت لە دەرەوەی ئاینیش خدا شەروای فەرمووە ئەکرێت لە دەرەوەی ئاینیش کاری چاک بکرێ وەک ئەوە وایە کە تۆ کارمەندی دەستگایەکی دیاریکراوی لەو شوێنەدا ئەو کارە دەکەی یەکێکی دیش دێ بە خۆبەخشانە هەمان ئەو کارە دەکا وانە بەڵام ئەو دەستگایە بۆ خۆی حسابی ناکات چونکە دەڵێ ئەو کاری بۆ من نەکردو بۆ نمونە جامە باسەکەی ئێمە لێرەیە کە چۆن باوەڕهێنان بە ڕۆژی دوایی ببێتە مایەی فاکتەری ژیان دۆستی نەک مایەی ترساندن چەندی بکەین باشە لەبەرەوە دەبینی وەکو گوتم زۆرێک لە ئاەتەکانی قورئان باس لە باوەڕهێنان بە خودا ڕۆژی دوایی دەکە تۆ سێری سوورەتەکانی قورئان کە تقریباً زیاد لە سوورەتێک دەبینی ناوی سوورەتەکە ناوی ڕۆژی قیامەتە هەر سوورەتێک تێ بە ناوی سوورەتە القیامە کەواتە کە وەختی دەبینی خدا سوورەتێکی بە ناوی قیامەت دانا و ئاەتەکانی دەخوێنیتەوە سێرەکەی باسی ئەو ڕووداوانە دەکا کە لە ڕۆژی قیامەتە ڕوودا مەسەلەن سوورەتێک تێ بە ناوی الواقعە ڕەنگە هەر سوورەتێک هەبێ بە ناوێکەوە بەڵام یەک جار ئەو بابەتە لە نێویدا باس کرابێ بەڵام تۆ ئێستا نزیکەی حەوت سوورەت ئەدۆزیتەوە سوورەتی قیامەت یعنی ڕۆژی دوایی سوورەتی الواقعە یعنی ڕۆژی دوایی واقعە و دێت سوورەتی القارعە وەکو چۆن زەنگ لێ دەدا
قارعای ئەو مانای هەیە یەکێکە لە ناوەکانی ڕۆژی دوایی سوورەتی ئەلغاشیە کە هەموو مرۆڤایەتی دەگرێتەوە ئەو ڕووداوە یەکێکە لە ناوەکانی ڕۆژی دوایی سوورەتی ئەزەلزەلە یەکێکە لە ناوەکانی ڕۆژی دوای سوورەتی ئەلحاقە کە بەڕاستی ڕاستیەکان دەرەخات یەکێکە لە ناوەکانی ڕۆژی دوایی سوورەتی ئەتەغابون کە خەڵک مافی خۆی لەوی دیکە وەردەگرێتەوە ڕۆژی وەرگرتنەوەی مافەکانی خۆتە لەو کەسانی ستەمیان لێ کردووی ئەوەی ئەمانە ئەمە بەلای کەمەوە حەوت سوورەت وەکو ناوەکانی ڕۆژی دوایی باشە هەر فاتیحەش کەوا موسڵمان بەلای کەمە ڕۆژی 17 دەیخوێنێت لە نوێژەکانیە ئەویش هەر سەرەتاکانی باسی ئیمان بە خودا و ئیمان بە ڕۆژی دواییە الحەمد لله رب العالمین ئەمە ئیمان بە خودایە الرحمن الرحیم ئەمە خودایە مالیکی یومی الدین دەستی پێکرد بە دووەم کە بریتیە بیکەیتەوە بە کوردی ینی بڕواهێنان بەلێرە مامۆستاکەوانێکێگر دەستوێری بیتن ئاخفتنێکێت بێژیتن يوم الآخر بحثي روجا ديف دايا أنكو الدنيا جدا يوم الآخر هاي بونو من أبرزوتو النهاد في شركة دادجين روجا كاديجي بيش ما هي أم خوب بهيفي وبأميتنا كين بلان ريجي بروجا داوي بكين أف چند جري داوي بچند بله وشي قيامت معناه كي هي وشي آخر معناه كي هي وشي الدين مالكي يوم الدين معناه كي هي يعني دتواني بلا كالي روجي قيامت روجي هستانوية دكري لروجي قيامت دا بيويز بوبكا جگە لە مرۆڤەکان شتی دیکەش زیندوو بکرێتەوە چونکە وەکو شاید پێویست دەبێت بەڵام یومی الدین تایبەتە بە مرۆڤ تایبەتە بە مکەلەف تایبەتە بەو کەسەی کە خوددا پێی گوت و عەقڵی پێدا و ئەبێ کاری چاکە و کاری خراپ نەکە یعنی ڕۆژی وەرگرتنی سزا و پاداشتە ڕۆژی قیامەت ڕۆژی وەرگرتنی سزا و پاداش نییە بۆ پەرداخێک یا بۆ ئاژەڵێک یا بۆ جانەوەرێکی دیکە بەڵام بۆ یومی الدین بۆ عەقڵە بۆ مکەلەف و بۆ عەقڵە جا لێرە بۆ دەرەکەوێت لە ڕاستیدا خاڵێکی دیکە دێتە پێشەوە کە لە ناو قورئانیشدا خوددا هەندێک صفەتی تری باس کردووە یعنی ناوی ناوە یوم الخروج ڕۆژی دەرچوونی ئەم هەموو جەستەیە لە نێو گۆڕەکانیەوە ناوی ناوە یوم الجەمعی ڕۆژی کۆبوونەوە ناوی ناوە یوم الفەصلی جاکردنەوەی مرۆڤەکان و جاکردنەوەی کەیسەکان لە یەکتر هەموو ئەمە لە ڕاستیە ناوی ناوە یوم الحساب ڕۆژی حسابکردن لەگەڵ مرۆڤەکانە لەسەر ئەو کرد ناوی ناوە یوم الوعید ڕۆژی هەڕەشە لە ستەمکاران هەڕەشە لە ئەم هەموو خەڵکانی مەسەلەن گۆڕی بە کۆمەڵیان بۆ ئەم مرۆڤایەتی دروست کردووە خوددا ناوی ناوە یوم الحەسرە وأنذرهم يوم الحسرة ڕۆژی حەسرەت یعنی حەسرەت لە چی ئەوەی خراپەی کردووە ئەڵێ خۆزگە چاکەم کردایە ئەوەی چاکەی کردووە ئەڵێ خۆزگە زیاترم کردایە لەبەرەوە قیامەت هەر ڕۆژی حەسرەتە لە ڕاستیدا ئەوەی باشی کردووی ئەڵێ خۆزگە زیاترم کردایە ئەوەی هیچی نەکردووە کەمی کردو ئەڵێ خۆزگە ئەوەی خراپەی کردووە دەڵێ خۆزگە خراپەم نەکردایە خوددا ناوی ناوە یوم الخلود ئیدی ڕۆژی نەمری ئەو نەمری لە دنیادا بە دوای دەگەڕین خوددا لە قیامەتە پێمان دەڵێ خوددا فەرمێ لیونذیرە یومە التەلاق ناوی نا یومە التەلاق یعنی یومە التەلاقی ڕۆژی بەیەکگەشتنەوەی مرۆڤەکان بۆیە مرۆڤەکان لە دنیادا حەق نییە خەم بخۆن ئینسانی باوەڕدار کە بڕوای بە خوددا بوو ئەبێ بڕوای بە ڕۆژی دوایی بوو کە بڕوای بە ڕۆژی دوایی بوو دەبێت دڵنیا بێ ئێمە لە دنیا بە شێوازێکی کاتی لە یەکدا دەبڕین لە ڕۆژی قیامەتی زیندووبوونەوە جارێکی دیکە دڵنیاییە دروست بیتن دەمێکێدا کۆڤ شتێکی میتافیزیقیە و غەیبیە ئەمە ئاین لەو بابەتانەیەکەوە ئێمە ئێستا بینی ئێمە ئێستا قسە ناکەین لەسەر بەڵگەکانی بوونی ڕۆژی دوایی بۆ قسە لەگەڵ مسلمان دەکەین ئێستاکە قسە لەگەڵ باوەڕدارێک دەکەین کە بڕوای هێناوە بەڵام لە ڕووی کردداری تێ نەگەیشتووە لە ڕووی کردداری ڕەنگی نەداوەتەوە بۆیە قسەکەمان لەگەڵ باوەڕدارێکە کە باوەڕدار و بڕوای هەیە بەڵام نازانێت لە ژیانی ڕۆژانەیدا چۆن سوود لەمە وەربگرێت وەکو گوت بەگە بزانێ یەقین بێ لە لایکە ڕۆژی قیامەت هەیە و یوم التەلاقیە ڕۆژی بەیەکگەشتنەوەی مرۆڤەکانە تووشی ئەم هەموو خەمووەکیە نابێ لە دنیادا کاتێک کە دڵنیان دەزانین مردن هەیە و دابڕان هەیە هەروەها جارێکی تر ینی لە دنیادا چۆن سوود لەمە وەردەگرین ینی ئیعتیرافکردن بە ڕۆژی دوایی وەکو من و تۆی باوەڕدار بۆ نمونە ئەبێتە مای ئیعتیرافکردن بە خەڵکی دیکە جیاوازەکە چۆن ینی تەماشاکە یعنی یەکێک لە من جیاوازە لە ڕووی دین لە ڕووی نەتەوە لە ڕووی هەر شتێکی دیکە لە من جیاوازە وەختێکە لە من جیاوازە و ئێمە مجادلەمان دەبێ قسە دەکەین ئەو قسە دەکا کاتێک کات بەس بڕوامان وابێ ئێرە شوێنی یەکلاکردنەوەی کێشەکانە ئیتر بە یەکدا دەدەین کەواتە شەڕ لە دنیادا بۆ دروست دەبێ چونکە پێیان وایە ئێرە ڕاستەکەی کاتێک کە دەزانین ڕۆژی دوایی هەیە ڕۆژێکی تر هەیە خوددا ناوی ناوە یوم الفەصل ڕۆژی جاکردنەوەی شتەکانە لە یەکتر ئەو کات بەڕاستی من وازە تۆ دیێنمیترە لەم
ڕاستیەکانمان بۆ دەرەکەوێت ڕاستیەکان دەرەکەوێت ئەمە بەستە سەر ئاستی تاکە کەسی مرۆڤ لەسەر ئاستی تاک یانجی سەر ئاستی کۆمەڵیژی لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵ یعنی زۆرێک لەو کێشانی بزانە مرۆڤ بۆ دەکوژێ دەوێت لێرە باشاگە بزانێ بەڕاستی لەو کاتی مرۆڤ دەکوژێ لەو کاتە بڕای بە ڕۆژی دوایی نێرە ڕاستیدا بۆ چونکە گە بڕای هەبووە دەزانی ڕۆژێکەکەی و خوددا محاسبەی دەکا و محاسبەی خودداش زۆر جوانتر و باشترە لە لە بەوێ چەندێل دەف مرۆڤی دروست ناکات کە هەستێکی دەف مرۆڤی دروست کات مرۆڤ بەرگری مافێت خونەکەتن ئەوش قسەیەکی جوان ئەو قسەیەکی جوانە کەواتە ئێمە لە دنیادا یاسامان هەیە ئەوانەمان هەموو یەکلا کردوتەوە بەڵام هەندێ بابەت هەیە جاری وا هەیە یاساش ناتوانێت فریادکەوێت چەند کەسمان هەیە دێمە سەری کە هیچ ینی تۆ تاوانبارەکری هیچ بەڵگەیەکیشت نییە بەرگری لە خۆت بکەیت یاسا و پارێزەرێکش ناتوانێت بەرگری لێ بکە لەو حاڵەت تۆ بەڕاستی ئەو جۆرە کەسانە خۆیان دەکوژن پێی دەڵێ بڕوابوون بە ڕۆژی دوایی بڕوابوون بەوەی کە خوددا ئاگای لە ورد و درشتی مەسەلەکان هەیە ڕۆژێک دادێکەوە ڕاستیەکان دەرکەوێت کەواتە نابێتە مای ئەوەی کەوازە دنیا بێنێ بەوە کۆتایی دێنم کە لە ڕاستیدا خودداش فەرمووی تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا کەواتە هەر یەک لە من و تۆی مسلمان و ئەم خەڵکە باوەڕدارە کاتێک کە ئەڵێ بڕوان بە خوددا هەیە مانای بڕای بە ڕۆژی دواییش هەیە کە بڕوات بە ڕۆژی دوایی خوددا دەفەرموێ شوێنی باش لە ڕۆژی دواییدا بۆ کەسانێکە کە دوو کاری خراپ ئەنجام نەدەن لا یوریدون علوا خۆی بە بڵند و باڵا دەست و بەزلزانین لە ڕووی فکری لە ڕووی هزری لە ڕووی ئاینی بەسەر خەڵکی تردا خۆی بە گەورە نەزانێ لە هەمان کاتیشدا گەندەڵ نەبێ گەندەڵی بە هەموو مانەفراوەکە دەستێتت خوشمامۆستای بەڕێز مدوێتم چیە ناو شارین کوردستانیدا و پرسیارە کاتی ئاراستەکردن مادەم ڕوژا قیامەتی هەیە ئەرێ بوچی ئەم شەڕ و ململانە خۆ دنیایدا ئیکلاتکەین بفەرمە زۆر شت هەیە لەم دنیاە یەکلا نابێتەوە یعنی مرۆڤەکان کەم دەسەڵاتن ناتوان ئەو دەسەڵاتیان نییە چونکە جاری وا هەیە ستەمکارێک تۆ ستەمێکی لەیەکە دەسەڵاتی نییە ئەکری ئەگەر ئینسان لە ڕووی فکریە و لە ڕووی عەقیدەیەوە تەواو بێ ئەو شتانە هەڵگرێ بۆ دواییە بەڵام ئێمە زیاتر تەرکیز لەسەر ڕووی مادیەکەین و لەسەر غەریزەیەکی ئانی و کاتیەکەین زوو کاتێکەوە زۆڵمێکە کرێ حەقێکی هەیە لای کەسێک هەوڵە دەیکەوە زوو بەدەستی بێنیت هين الرب لا يكودو وتشوي هالجن لا يكودو خبطوا خربطوا شكل بكنوا نبيانه وتيجاتي وتحلاتي وخبطوا ظلم وزرداريه هن بيدا بكن أبا نبو بكن دينا بو بكن ده هن تواظب حق وحقوق سيكودو الرب بن هم الظانن نبي أخيرا إن أكرمكم عند الله أفضل خاطر راستي أو لوازا إيماني أو راستي خلق كيم بسرمانه في زماني خليكي بس يتبديف خلكي بخو قالت بس اف مالو ملكي دنياي وتشتي قرتي بلا تشوفي خلكي بتري فابو بقناعتي من اما اقريته بو او حالتي كالانسانه هي حالتي انساني جبريتي لويك هم روحي هي هم جسدي هي وكاتك ام روحا وكو يعني فيلسوف زاناو يعني فقيه كي كردي مزني وكو ناصر سبحاني الله كاتي ام روحيتنا وجسدي انسان وبراسي او كات ابيت شي ابيت درون او كات درونج مصلحتي بودروس به كاتك مصلحتي بودروس بوتو ابيت تشجيعي لان الروحيه كي بو ويزالو بسر مصلحتها كزالبو بسر مصلحتك يا او كاتا بيوس ابيته بلاين الروحيه كي وبيوس ابيته بقيامته بەڵام ئەگەر زاڵنە بوو بەسەر ئەم بابڵێن لایەن نەفسانی و ئینسان بابڵێن دنیایە ئەوە ڕەبتە بێتەوە بە دنیا ئەو کاتە چیە بێ ئەو کاتە جەستە زاڵە بێ ئەو کاتە شەڕ دروسە بێ و مەساڵحەکانیانە پێشەوە و لە پێناویانە شەڕەکە ئەگەر تا دینێ خوب بەردۆ تا دین ئەهمۆل کرد تا پیتە دینی نەکرد ئۆخرەتیش دێش بیکە و دێ شەرژی بافرابن دێ نەخۆشیژی بافرابن بەسەکە تا دینێ خوب حەینەوە توێ مەجد بیسا دینێ خو شەرنۆی تەکرد هەکە تا عادۆلات کرد تا غیۆنەت نەکرد و تا دینێ خۆ کرد چ مشکلەکی بوو هەربژین دەستێت وەت خۆش بن و بەشداریەوە و ئەختنێتەوە جوان و جێ خوددابوون و شروعەکردنین جوان بوون و گرنگی پێدانەکە باش بووش لایەنێ باوەری بوون پڕۆژە دوماهیە مامۆستای بەڕێز بگەڕینە سەر تەوەرین خۆ بچینەت فەرهەنگە زانا و عارفین کووردا وا چاوە بەحسا چەمکی ڕۆژە دوماهی کردە و باوەری بوون پڕۆژە دوماهی کردە بەڵێ دەست پێ بکەین بە مەسەلەیەک لای مەلای جەزیری بەڕەحمەت بەڵێ مەلای جەزیری وای بۆ دەچێت کە دەڵێ بەدەر لە بابەتەکانی تر
وەختی ئینسان باوەڕدار دەبێ بڕوای بە خوددا دەبێ بڕوای بە ڕۆژی دوایی دەبێ ئیدی ئەم بڕوابوونا وەکو باست کرد یەقینێکە قەناعەتێکی باوەڕداری ئیمانیە چونکە ئەو بڕوای بە وتەکانی خوددا کردووە کاتێککە بڕوای بە وتەکانی خوددا کردو بڕوای بە پێشتر بە خوددا بوو بڕوای بە وتەکانی خوددا بوو خوددا پێی دەڵێ شتێکەیە بە نێوی ڕۆژی دوایی ئیدی لەم حاڵەتەدا پێویستە بە بۆچوونی مەلای جززیری دەستکا بە ئیشکردن ئیدی ئەوەندە باوەڕەکەی ئەبێ ئەوەندە دامەزراو بێ کاتی خۆی بە خەسارەت نەدا بە دوای دۆزینەوەی بەڵگە لەسەر ڕۆژی دوایی چونکە ئیمانەکەی گەشتوتە حاڵەتێک ئیدی وەکو چۆن دەڵێ هەر کەس بە دوای بەڵگە گەڕا دەڵێ ئەوەندە شوبهە دیارە لە دڵیدا هەیە جا مەبەستەکەی چییە؟ مەبەستەکەی ئەوەیە مەلای جززیری دەڵێ ئینکار دیندا نەبت ئێعجاز چه حاجەت یعنی ئەگەر ئینکاری نەبێ لە نێو دیندا ئەمە بەدوای معجزە بۆ بگەڕین ئەوە بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئینسانی باوەڕدار بڕواکەی و باوەڕەکەی ئەوەندە ئەبێ بگاتە ئاستێکی پتە و بڕوای بە خوددا بوو بڕوای بە ڕۆژی دواییشە بوو ئەلێرە قسەیەکی دیکە دێتەوە لەسەر ئەمە ئەم شێوازە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ لە نێو هەموو مرۆڤێکە شەوقێک هەیە بۆ ئەبەدیەت ڕەغبەتێک و ئارەزوویەک هەیە بۆ ئەبەدیەت هیچ ئینسانێک حەز ناکا بمرێ بۆیە لە ڕاستیدا هەمووجا دەڵێن بە بۆچوونی ئەوانش مردن نییە شتێک نییە بە نێوی مردن بەڵکو مرۆڤەکان نەقڵ دەبن بۆ جیهانێکی فراوانتر بۆ جیهانێکی گەورەتر لەبەرەوە ئەویش هەرجارێکی تر جەخر لەسەر ئەوە دەکاتەوە دەڵێ هەر ئەوە کە تینوو دەبین تینوبوونی ئێمە بەڵگەیە لەسەر بوونی ئاو مادام تینوبوون هەیە کەواتە ئاو ئەبێ هەبێ مادام ئینسان شەوقی ئەبەدیەتی هەیە و لە ئیعدام بە معنای یعنی ئیعدامی سەردنیا ناڵێ لە عدەم لە فەنا و عدەم دەترسێ ئینسان هەر دەیەوێ نەمر بێ هەر دەیەوێ بمێنێ ئەوە بەڵگەیە ئەو شەوقە بۆ ئەبەدیەت بەڵگەیە ئەبێ ئیلا ڕۆژێکی تر هەبێ بە نێوی ڕۆژی دوایی و بە نێوی ئەبەدیەت بۆ ئەم ئینسانە جا لەبەرەوە دێتەوە لای مەلاخدری نالی لەگەڵ نەفسی خۆیدا قسەکە وەکو یەکێ لە بەشداربووان ئاماژەی پێکرد ئەڵێ ئەلا ئەی نەفسی بووم ئاسا هەتاکەی حرسی وێرانە لەگەڵ ئەم ئەشق بازانە بڕۆ بازانە ئازانە یعنی چی بە زمانی سەردەم یعنی دەڵێ ئەی نەفسی من تۆ تاکەی وەکو بووم کونە بەبوو حرسی وێرانی وا دەڵێن کونە بەبوو عادەتەن لەسەر کەلاوە و لەسەر شوێنە کۆنەکان دەبێت بە نەفسی خۆی دەڵێت تۆش خەریکە وەکو بووم وەکو کونە بەبوو لە شوێنە کون دەبوو لە شوێنە وێرانەکاندی تۆ لەگەڵ بازەکانە بفرە بە شێوازێک وەکو بازانە ئازانە ئەوان لە جیهانێک لە ئاسمانێکی زۆر فراواندا دەسوڕێنەوە لە ئاسمانێکی زۆر فراوان کەواتە هەر ئەمەیەکە ئێمە شەوقمان هەیە بۆ جیهانێکی تر فراوانتر گەورەتر ئاسمانێکی نەبراوە تەمەنێکی نەبراوە نەمری هەموو ئەمانە لە ناخی ئێمەدا بوونی هەیە لەبەرەوە کاتێک مەرجە هەموو حەزین مرۆڤان بێنەجی ئەمە یەکە قسەکەیە کەواتە ئەبینی دنیا ئەوەندە سنووردارە ڕێک جەستەی ئێمە وەکو قەفەسێک وایە جێگەی ڕۆحی ئێمە ناکاتەوە نبینی شەوقمان چەند زۆرە ئەنکۆ ڕۆح هەردەم خۆ پێتوی جیهانەکە دیت بین ڕاستە کەواتە ئەلێرێوە جارێکی تر هەرێکی لە بەشداربووان قسەی مامۆستا ناسری سوبحانی هێنایەوە ڕەحمەت بێ ئەوەیە یعنی ئەم ڕۆحە لە نێو ئەم جەستەیەدا ئەبێتەوە نەفس بەڵام ئەم ڕۆحە جیهانێکی فراوانی ئەوێ شو خوددا بۆ شوێنێکی فراوانی دروست کردووە بەڵام ئیختیبارەکە و تاقیکردنەوەکە وا لێرەدایە بۆیە هەمیشە زانایان و عارفانی کورد و توانە ڕۆح ئازاد دەبێ بە مردن بۆ چوونە جیهانێکی تر و ڕوبەرێکی فراوانی دیکە جا ئەمەیە جارێکی تر تۆ بڕوانە لە ژیانی ڕۆژانەمانە چەند کەس ئازیزەکان لە یەکدا دەبڕێن ئەگەر بڕوابوون بە ڕۆژی دوایی نەبێ بە یەقین ژیانی سەر دنیا بەڕاستی شایانی ژیان نابێت لەو کاتەدا بڕوانە مەولەوی تاوگۆزی مەولەوی دەڵێ بەتاڵەن هەوای دۆسی کۆچکەردە مەحاڵەن ئامای عمری وێردە یعنی تۆ ئازیزێکت هەیە کۆچی کردووە کە کاتی ئەم ئازیزەی تۆ دۆستی تۆ کۆچی کردووە تۆ هەر یعنی شەوقی ئەوە هەبێ پێی بگەیتەوە ببینە یعنی ئەمە بەڕاستی ئەم شەوقا ئەم بەدوادا چوونە بۆ ئەم ئازیزە کۆچ کردووەی تۆ لە ڕاستیدا لە دنیادا ناگەیتەوە پێی لە دنیادا جارێکی دیکە هەر لەبەرەوەی ئەڵێ مەحاڵەن ئامای عمری وێردە عمرت ڕۆی چەند کەس دوایینی تەمەنی خۆیدا و لە پیریدا یعنی عاشقی گەنجێتی حەزەکە بگەڕێتەوە بۆ گەنجێتی دەگەڕێتەوە ناگەڕێتەوە کەواتە ئەمی جارێکی تر مستەحیلە کەواتە ئێمە باسی قیامەت دەکەین بڕوامان بە ڕۆژی دوایی هەیە دڵنیا ئەبینەوە لەوەی بەجەستەیەکی جوانتر و بە هەیئەتێکی جوانتر و ڕێک و پێکتر ئەم ڕۆحەی ئێمە جارێکی دی
لە دنیایەکی تری فراوانترە خدا بۆی دروست کردووە. ئەمە ئەو خاڵەیەکە کاتێکە مەولەوی باسی ئەوەمان بۆ دەکە هەر لەبەر ئەمەیە کە دەڵێ ئەو کەسانەمان کە لێ دەڕۆن ئێمە نابێ خەمبار بین لە ڕووی ناومێت بوونەوە. دەڵێ دیدەنی دیدار کەوتە و قیامەت، یعنی دیدارێکمان ماوە، دیدارێکی ئەبەدیمان ماوە لەگەڵ ئازیزە کۆچ کردوەکانمانە، لەگەڵ دۆستی کۆچکەردە کە لە قیامەتە و جارێکی تر لەوێدا یەکتر دەبینینەوە. اینجا ئێمە لە نێو سکی دایکمانی، یعنی ئێمە چۆن لە دایکە بین، ئێمە لە سکی دایکمانی، سکی دایکمان دوای 9 مانگ ئیدی ئێمە ناگرێ بچووکە بۆ ئێمە دێنە ئەم دنیاە. لەم دنیاشدا بەو تەمەنەی کە دەژین 50 60 70 هەر چەندێکی تر کە دەژی جارێکی تر دەگەینە ئاستێک کە ئەم دنیاە شەوقی ئێمە ناگرێ. لەم دنیاشدا جارێکی دیکە جێگەمان نابێتەوە. ئەو کات پێویست بەوە ئاکا بچینە جیهانێکی فراوانتر، ئەو جیهانە فراوانترێکە پێی دەگوترێ قیامەت. لەبەرەوەیە دنیا لە شوێنێکە کۆتایی پێدێ کە دنیا دوانە کەوتووە. خدا دەفەرمێ حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت وظن أهلها أنهم قادرون عليها أتاها أمرنا ليلا أو نهارا فجعلناها حصيدا كأن لم تغنى بالأمس. همو أما بكردي يعني مروفایەتی و ژیان لەسەر ڕووی ئەرزدا کەی کۆتایی پێدێ ئەو ساتە وەختە کۆتایی پێدێ کە پێشکەوتنی زانستی ئەوەندە پێش دەکەوێت ئەوەندە پێش دەکەوێت ئیدی مرۆڤایەتی دەڵێ وظنوا أنهم قادرون عليه. ئێمە یعنی هەموو شتێکمان کرد، هەموو شتێکمان بەدەستێنا ئەی دوای ئەوجا نەقڵەبین بۆ ئەو بەڵێ مامۆستاگەر تەماشای جیهانە دنیای بکەوە هەم تێدا جین یا مەبەستدارە یانکو ئارمانجال پێش مەهەی وەکو مرۆڤ وەختێ ئەم جین بەرێ ئارمانجا ژیانە کەسانên بەهەشتی ئەوێت ڕۆژە دوایەدا جین چه ئارمانجێک هەیە بۆچی دەژین ئەبەدی؟ ئەم بابەتە لە خانەی ئەو بابەتانەیە کە بەشێکی نازانینە ڕاستیدا ئەنی ئەبێت دان بەوەدا باوەڕبوون ڕۆژە دومەوەی باوەڕبوونەکە عێرفانی و ڕۆحیە و فتریە نەکی عەقلی و زانستیە هەردووکی هەیە. یعنی ڕەنگە هەندێک بەڵگەی زانستیشمان دەستکەوێت ڕۆژ لە دوای ڕۆژ وەکو چۆن ئێستاکە لە ئەنجامی پێشکەوتنی زانستی، بەڵام ئێمە پێویستیمان زۆر بەوانە نابێ هەبێ، چونکە هەمیشە دەڵێن ئاین باوەڕە، چونکە ئەگەر ئێستا لە کەسێکی تریش بپرسی ئاینێکی دیکەی هەیە لە ڕووی ئاینەکەی خۆیەوە مەسەلەن بۆ نمونە ئاژەڵێک بە پیرۆزە زانێ لە ڕووی زانستی ئەم قسەی لەگەڵا بکەی ڕەنگە وەڵامێکی نەبێ، بۆیە دەڵێن ڕێز دە ئاینی خەڵک بگرە، بۆیە خوددا ڕێگەی داوە کە قسە بە ئاینەکانی دیکە نەڵێن. ئەوەش یەکێکە لە ماناکانی ڕۆژی دوایی کە دێمە سەری. یەکێک لە ماناکانی ڕۆژی دوایی ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا زۆربەی بابەتەکان جاری وایە زانستیش بۆمان چارەسەر ناکە. هەر ئەو بۆمان چارەسەرەکە ڕێز لە بۆچوونەکانی یەکتر بگرین، ڕێز لەم بۆچوونانە بگرین و دڵنیا بین لە شوێنێکی دیکە لە زەمانێکی دیکە بەلای کەمەوە لێرەش نەبوو لە قیامەتدا ئەم ڕاستیانەمان بۆ دەردەکەوێت. بەڵام ئەوەندە دەزانین کە ئینسان شەوقێکی هەیە بۆ ئەبەدیەت، ئینسان حەزی لە مردن نییە. خداش لە حەدیثی قودسی کەیفیەت و ماهیەتەوەی تنی خودت زانست. دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمی بێن ڤەدانەکە کورتی هاتی و دەهینە جەڤاتەوەین هێژە بفەرمە. بەلێ بینەرین بەڕێز دووبارە سەڵاف وەبن ئەم بەردەوامی بوو پتر درێژە پێدان سەر تەوەری هاتیە دەست نیشانکردن قیامەت وەک سەدەمێ ئارامیە. مامۆستای بەڕێز جەنابێتە gelek درێژەهی بەحسا هەبوونا باوەریە کرد ڕۆژە دوواهیە و بەحسا وان ئاخفتنین زانا و عارفین کورد کرد کە چاوە بەحسا ڕۆژە دوایی کردە. مەدوێتن هەم بزانین ئەرێ بەحسکردن الڤی تەوەرەی ئانکو الڤی بەحسەی ئەرێ ئەم چ مفاوسو دێلێوەرگرین و دێ چ ڕەنگ ڤەدان هەبی ژیانەمەدا؟ وەکو گوتم قسەمان لەگەڵ باوەڕدارە، خۆمان و خەڵکی دی بەسمان لە باوەڕدارە. کاتێک کە باوەڕ بوو مانای وایە بە بنەماکانی باوەڕ ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی لە پێشی هەموویەوەی. تۆ بڕوانە بەشی زۆری گرفتەکانی سەر ڕووی دنیا لەسەر چییە؟ بەشی زۆری لەسەر ئەوەیە کە خەڵک یەکتر تۆمەتبارەکە، حزب تۆمەتبارەکە، دەوڵەت تۆمەتبارەکە، مرۆڤ بە یەکتر خێزان لەگەڵ یەکتردا، هەموو ئەم بابەتانە دەبینی. ئیدی بە دوای ڕاستیشدا دەگەڕین زۆر جار ڕێمان لە ڕاستی ناکەوێت. وانە مرۆڤ هەیە تا مردن بە باشی دەیبینی ڕەوانەیە باش نەبێت، مرۆڤ هەیە تا مردن بە خراپ دەیبینی تۆ دەڵێن خراپە ئینسانێکی خراپ بوو ڕەنگە وا نەبوو بێ ڕەنگە باش بوو بێ. مەبەستم چی بوو؟ کەواتە کۆمەڵێک نهێنی لە ژیانی هەریەک لە تاکەکانە هەیە، کۆمەڵێک نهێنی لە ژیانی هەموو گەلان و نەتەوەکاندا هەیە، لە ژیانی چۆن دەڵێ سیاسی ئابووری هەیە. یعنی مەبەستم ئەوە بوو مرۆڤی باوەڕدار وەختێ تەماشای قورئان دەکات دەبینێ خوددا دەفەرمێ ڕۆژی قیامەت چیتیا ڕووەدا
ئەفەرمێ یەومە توبلە السەرائر ئەوە بکە بە کوردی نهێنیەکان هەموو کەشف ڕۆژی دەرکەوتنی نهێنیەکان بەڵێ هەر ئەمە لەسەری بوەستە و بوەستە و بوەستە بۆ دەرەکەوێ بەڕاستی پێمان دەڵێ لە دنیادا با یەک تۆمەتبار نەکەین با یەکتر تۆمەتبار نەکەین ئەگەر هەندێ جار بەڵگەکان وەکو ڕۆژ لە ئاسمانیشدا بوو چونکە لە پشتی هەموو ئەم بابەتانە شتی دیکە هەیە ئەمە پێمان دەڵێ فێری نسبیەت فێری ڕێژەی بوونمان دەکا فێری ئەوەمان دەکا بە مطلقی و بەڕەهایی دانی خێر بە من دامنێ و بە مطلقی و بەڕەهاییش دانی شەڕم پێدامنێ بەڕەهایی و بە مطلقی مەمکە بە فریشتە و مەلایکە بەڕەهایی و بە مطلقیش مەمکە بە شەیتان وەکو دەڵێ ینی ئەم بۆ چوونانە هەڵەیە خدا پێمان دەڵێ یەومە توبلە السەرائر کەواتە سەرائر و نهێنیەکان لە دنیادا چەندە دەرەکەوێ هەیە دەرەکەوێ هەیە لە زمانی خۆی نهێنیەکان دەرنەکەوتەوە ئێستا دەرکەوتووە هەیە 30 ساڵە لە بەندیخانەیە ئێستا دەرکەوتەوە دوای 30 ساڵ وڵاو کەسە بێتاوانە ئەی هەیە ژیانیش کۆتایی پێدە و لە دنیادا هەر دەرنەکەوت کەواتە بە بەردەوامی نهێنی هەیە ئەمە پێمان دەڵێت تۆزێک هێ من بین تۆزێ لەسەر خۆ بین تۆزێ ئەوەندە با سەریعی و بە خێرایی یەکتر تۆمەتبار نەکەین قیامەت ئەو ڕۆژەیە خوددا دەفەرمێ یەومە توبلە السەرائر بەلەو کەست وی بۆڕێدا کارتکەن مامۆستا و vê ململانێدا دژین زۆر جار بەحسەوەی چەندێتکەن بژنێ یعنی هەبوونە بەڵگەهێن وازەح ئەم دکارین حکمیل سەر کەسێکی بەرامبەر بدەین زۆر ڕاستە کەواتە زانایانی فقی ئیسلامیش چیان گوتووە دەڵێن ئەوەی کە دەچینە لای قازی و محکەمەمان دەکا و بەڵگە و پۆلیس و تاوان ئەمە هەموو ڕاستە ئەمە چییە دەڵێن ئەمە لە چاو حقیقەتە قیامەتێکە ئەمە ڕەفعی خلافە پێ دەڵێن ڕەفعی خلاف یعنی من و تۆ کێشەمان لەسەر مڵەتنی ناکوکی بڵێ من و تۆ کێشەمان هەیە لەسەر مڵکدارێتی ئەرزێک بە بەڵگە و بەشتەکانی دنیا دەردەکەوێت کە ئەو شتە ئاوایە بەڵام لە دوای ئەوە و لای باپیری پێنجەم و ئەمە لە چۆ هاتووە و چۆن بەناوی ئەو کراوە و چۆن لە پێنجەم باپیرەوە چۆتە لای ئەو ئەم وردەکاری لای قازیەکە نییە کەواتە هەر شتێک ئەمێنێ ئەمە زۆر جوانە زۆر جوانە کە خوددا ینی چۆن دەڵە زانایانیش هەستیان پێ کردووە کە بەشێک لە ڕاستیەکان هەر دەمێنێ بۆ قیامەت مادام هەر دەمێنێ با تۆزێ هێ من بینەوە زۆر پەلە نەکەین یەومە توبلە السەرائر ئەمە یەک دوو ئەم کار و کردوانی کە ئیکەین وا نەزانین دەستمان واڵایە هەرچی دەکەین یەومە خوددا دەفەرمێ یەومە ينظر المرء ما قدمت يداه هەرچیمان بەم دوو دەستە ینی بەم دوو دەستە یعنی من تۆ هەر کەسێکی بە جهد و تێکوشانی بەڵێ خۆی هەر چۆن دەجوڵین چاومان چ دەکەوت دەستمان چ دەکەوت دەممان چ دەڵێ و گوێ لە چی دەگرین و چ کارێک ئەەکەین و بە پێ بۆ چۆ دەچین یەومە ينظر المرء ما قدمت يداه کەواتە بەرپرسیارەتیمان بۆ دروست دەکە لەم حاڵەتە ئەو کات دێنەوە سەر ڕێنمایەکانی خوددا وەقسد فی مەشیکە با ئامانجێک هەبێ لەوەی پێیەکانت بۆ چۆت دەبن با ئامانجێ یعنی چی خوددا لە حەدیسی قودسی دەفەرمێ من دەبمە چاوی من دەبمە جۆی من دەبمە پێی من دەبمە دەستی یعنی ئینسان ئاوا پەیوەست بوو لەگەڵ خوددا پەیوەندی جوانی بوو لەگەڵ خوددا ئەو کات چاوەکانی ئەو شتانە دەبینن کە خوددا پێخۆشە زمانی ئەو قسانە دەکا کە خوددا پێخۆشە دەستی ئەو کارە کە دەکا خوددا پێخۆشە پێیەکانی بۆ ئەو شوێنی ئەمە مانای وایە ئەمەیە کە ئەڵێن ئیسلام و تەسلیم بوون بە خوددا خۆڕادەستکردن بە خوددا ئالێرەوێ جارێکی تر خوددا دەفەرمێ یەومە یەقوم الناس لرب العالمین یعنی ئێمە لە بەردەمی قازی و حاکمان ڕامان دەگرن وەکو دەڵێ ینی مرۆڤەکان دەلەرزن من ئەوە دەڵێم یەومە یەقوم الناس لرب العالمین کە خوددا خۆی وا دەفەرمێ ڕۆژێک ئەم خەڵکە لە دادگای خوداییدا ڕادەگیرێن کە هەموو ڕاستیەکان لەوێدا کە هەموو نهێنیەکان لەوێدایە یعنی ئینسان بەم چاوە تەماشا بکە زۆرێک لە تاوانەکانی دیرن باسم لە باوەڕدارە باسم لە موسڵمانە حەقم نییە بە یەکێ بڕای بە خوددا و بە ڕۆژی دوایی نییە یاسا لەگەڵی مامەڵە دەکات بەس من ئەڵێم چۆن دەبێ زانایان وا دەڵێن عارفان وا دەڵێن خوددا وای فەرمووە پێغەمبەر وای فەرمووە کە تۆ ئەڵێ من بڕوام بە خوددا و بە ڕۆژی دوایی هەیە ئەوە قسەی خوددایە ئەوە باسی ڕۆژی دواییە کە خوددا دەفەرمێ لە دنیایەکی فریای من و تۆ دەکەوێ بەس یەومە لا تەملیک نەفس لنەفس شەیئە کە من دڵنیا بووم هیچ شتێ فریام ناکەوێت لە ڕۆژی دوایی دێمەوە سەر ئەو ئیندیڤیدوالیزمە دێمەوە سەر ئەو تاکایەتیە دێمەوە سەر تاکبوونەکەی خۆم کە دەزانم هەر ئەبێ خۆم و کردەوەکانی خۆم فریای خۆم بکەوێ ئەلێرەوە جارێکی تر خاڵی زۆر سەرەکی هەیە ئەویش ئەوەیە ئایندارەکان لە نێوان خۆیاندا هەموو شەڕەت چییە وەکو تۆ هەموو جار نمونە دێنیتەوە وانە شیعە و سنە و سەلەفی و سۆفی و ئیدی و شافعی و حەنەفی و لە قەدیمە یەکیان کوشتەوە مێژووی ئیسلام و مێژووی ئیسلامە مێژووی موسڵمانان بخوێنەرەوە دەبینی چیان لێیە کردووە ئەو شەڕانەی کە موسڵمان لەگەڵ موسڵمانی کردووە لە پێناوی ئەوەی ڕازی نەبووە ڕای جیاواز هەبێ
لە پێناوی ئەوەی مرۆڤیان کوورە بە قوربانی لە ڕۆژی جەژنایەکیان کوشتووە ئەو فڵانە کەسی کشتۆتە بەندیخانە ئەو معتەزیلە و ئەو ئەشاعیرە و ئەو نازانم چی ئەم مێژووە کە موسڵمانان لەگەڵ یەکە ئەم هەموو فێڕق و مەزاهی بە دژ بە یەکەیان دروست کردو و یەکیان لەسەر کوشتووە بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوەیە کە بڕوای تەواویان بە ڕۆژی دوایی نەبووە ئەگە بڕوای تەواویان بە ڕۆژی دوایی هەبوایە خوددا دەیفەرموو الله يحكم بينكم يوم القيامة فيما كنتم فيه تختلفون أو من بۆ ناوی کەس نابم ئەوە بۆ ئێستا ناڵم فلان غەڵەتەوە ئەوە ڕای خۆم دەڵێم بۆچی وەڵامی کەس نادەمەوە چاوەڕێ ئەو ڕۆژەم چاوەڕێ ئەو ڕۆژەم کە خوددا دەفەرمێ الله يحكم بينكم يوم القيامة فيما كنتم فيه تختلفون چاوەڕێ ئەو ڕۆژەم کە خوددا دەفەرمێ إلي مرجعكم هەمووتان بۆ لای من دەگەڕێنەوە جميعا هەر هەمووتان فينبئكم بما كنتم فيه تختلفون ثم إلي مرجعكم فأحكم بينكم ثم إلي مرجعكم هەمووتان دەفەرمێ بۆ لای من دەگەڕێنەوە فأحكم بينكم من حكمتان لە بەینادەکەم لە چەرچی فيما كنتم فيه تختلفون ئەوەی کە لە دنیادا لەسەری اختلافتان بوو جا بەڕاستی وەختێ مامۆستا جارێک من پرسیار ئاڕستەی جاناوێتە کرد ئێکێت خەڵەکاندا وگوت باوەڕبوون ب خودێتە گوتی ڕێک گەلک زورن بوو باوەڕبوون ب خودی تعالی بەلێ ڕێکن وێ گەلک زورن بەلێ نەتیجەدا باوەڕ هەر ئێکە ئەرێ مامۆستا خودێ دینی یان کو سروشتی دینی وێ هەستی لە دەف مرۆڤی درست ناکات دەما مرۆڤ ڕێکێکی ڕێکات گەیتە خودێ مرۆڤ هەست کرد کوستنی لەسەر حەقیە زۆر ڕاستە ئەنکەوی وەکو من نەبێتی لەسەر ڕاستە ڕێگاکانی گەیشتن بە خوددا ڕێگاکانی گەیشتن بە خوددا بەقەدەر ژمارەی مرۆڤەکان بەێ بەقەدەر ژمارەی مرۆڤەکانە سێرەکەی کە تۆ باسی زاراوەیەکەکەی قورئان ناوی ناوە هیدایەت لە هەر کەس بپرسی هیدایەت لای تۆ چیاڵێ ئەوەیە کاتێک کە دەڵێ ئەوەیە دەڵێ تۆ ئەم هیدایەتە چۆن پێی گەیشتی هەر کەس چیرۆکی خۆی بباز دەکات چیرۆکێکی جیاوازە کەواتە ئێمە لە دنیادا ئەوەمان لەسرە کە کاتێ دڵنیاین وەکو باوەڕدار تەواوی مرۆڤایەتی دروست کراوی دەستی خوددان ڕێزیان لێ دەگرین نایان کوژین کێشەکانمان لەگەڵیاندا لە دنیادا یەکلا ناکەینەوە دەڵێن بە جیاوازی ئاینی بوو دەڵێن لەکم دینکم وەلیەدین جیاوازی بیر و بۆشونمان بوو دەڵێن ئەشێ ڕاکەی من ڕاست بێ و هەڵەش بێ ئەکرێ ڕاکەی تۆ ئێستا هەڵەیە لە داهاتوودا چاک بێ یعنی وێگافکێ مسلمانێک کاریت بێشتە کەسێکی مەسیحی ممکنە تو لەسەر حەقیبی ئەسنە لەسەر حەقیبە یعنی ئەم بابەتە لە دنیادا هەمووی واریدە بەڵام حەقی حەقیقەت خوای ڕۆژی قیامەتی وتمان سوورەتێکی ناو بە ناوی قیامەت ناوی نا سوورەت الحاقە کەواتە هەر دڵنیابین لەوەی حەقیقەت لە ڕۆژی دوایی دەردەکەوێت بەڵام لە دنیادا حەقیقەت ڕێژەیە ئەم قسەیە خزمەتی چی دەکە ئەم قسەیە خزمەت بەوە دەکاکەوە ئێمە لەگەڵ خاوەن ئاینەکانە نابێ ڕۆڵێک ببینین ڕۆڵێکی خراپ خوددا خۆی ڕێگەی داوە ئەم هەموو خەڵکە هەبێ خوددا خۆی ڕێگەی داوە ئەم هەموو کەسە لەسەر ڕووی ئەم زەمینە 8,000 زمان بەلای کەمەوە یۆنسکۆ دەڵێ هەیە وانە هەزاران ئاین هەزاران مەزهب لە ڕووی دنیادا بوونی هەیە ئەگەر خوددا لە دنیادا مامەڵەیان لەگەڵ بکات دەبواە هەر کەسێک پێچەوانەی حەقیقەتی خودایی وایە خوددا لە دنیا لە ناوی بردای بەڵام خوددا فەرموویەتی مالیکی یەومیدین هەڵی گرتووە ئەگەر ئێمە ئەمە فێر بین لەگەڵ یەکا شەرمان نابێ خەڵک کافر ناکەین خەڵک مبتەدیع ناکەین ناو ناتۆری خراپ لە خەڵک نادەین ولا تلمزوا أنفسكم أو ناكين بئس الاسم الفسوق بعد الإيمان كواتم من قسم لقل باوردار بداخو أو باورداري كدلنيا روجي قيامتها أو باورداري كقرآن دخوينيته ودلي أو اند ختمم كردوا بو بسر ما آياتانية تيبربي خو ما آياتانها رواياتانية هم من ديومان للقرآن ده إلي مرجعكم جميعا هموتان بولا من دقرينو فأنبئكم بما كنتم فيه بەڵێ کێشا مەزن ئەوە دەما مسلمان وێ قورئانی تخوێنیتن بۆ خێر و خێراتە تخوێنیت نەبوو تێگەشتنی و تەدەبوری تخوێنیتن بەڵێ مامۆستای بەڕێز ئەم بچینات ناوا شارین کوردستانی بەشێ دوێدا و پرسیار هاتییا ڕاستەکردن ئەف ناکوکین ناف مسلمانە داهی چەوە ئەب هەبوونە باوەڕبوون پرۆژە دوماهیە دێ دوماهیک بینی ڕێنان بە ڕۆژی دوایی شتێکی حتمیە ئەکرێ بکرێتە پێوەرێکەوە مرۆڤەکان ئیمانیان بەوە هەبێت کەوا ڕۆژێک لە ڕۆژان لێپرسینەوە حەق و حیساب هەیە ئەژینا بەڕاستی ئەگەرەک و ئەوە نەبێ ینی دنیا بێهودە بێت چونکە زۆر شت لەم دنیاە زۆر شت لەم دنیاە بە ئاڵۆزی ئەمێنێتەوە ئەم ئاڵۆزیش ئەگەر ئینسان باوەڕی بەو حاڵەتە نەبێ ئەوە
گرفتێکی گەورە دروستەکات. يبقدر قيمة لك رب العالمين واحترام وهيو وزنا وقال لك وقال لك يا برندا وقال لك يا قوية كيشك أو كذا يتشترك خذ بەڕاستی ینی بەشێکی گەورەیە لەوەی کە تۆ باوەڕ بە قیامەت دەبێت شەڕ نەکەی. ئیتر خۆ شەڕ ئەوە نییە کە شەڕێکی خوێناوی بێ لە پێناو بۆ نمونە پارچە ئەرزێکایە لە پێناو وڵاتێکە. شەڕ لە نێوان نەفسی خۆتەوە دەست پێ ئەکا، یعنی لە نەفسی خۆتەوە دەست پێ ئەکا تا ئاگاتە شەڕی نێوان دوو مناڵ، تا ئاگاتە شەڕی نێوان خێزانێک لە ناو خۆیان، تا ئاگاتە شەڕی نێوان دوو خێزان و دوو کۆمەڵگەوە بەو شێوەیە. بەڵام حتمان باوەڕێنان بە قیامەت ئەو حاڵەتە هێوەرترەکاتەوە لە ئینسان. خەڵکێکە دنیای بەهاتێگرێتان ئەوڵ تشتا هەکە ئەو دنیا بەرویۆ شرین بیتن و ئاخرەتیش بیر کرد خەڵکی مە پتر نەفسیانەوە ئیمۆنیا پتر یاش دەست دای ئیمۆنیاش دەست دای مۆیە مۆڵی دنیای بە حیلێ و تاشقەلێ و خرابیە هەکە ئینسانی بسرمان بیت و تاقۆدار بیتن و ئیمۆندار بیتن قەت باوەڕ نەکە ئەو دنیای بگریت ئەو دی ئاخرەتی گریتن. بەێ بینەرین بەڕێز سوپاس بوو بەشداربوویان هەرساخ و سەلامەت بن بۆ دەربڕینە ڕاو سەرنجین خۆ. مامۆستای هێژا ئەف پرسیارە هاتە ڕاستەکردن بۆ بینەرین بەڕێز کە چەوە باوەڕبوون پرۆژە دوماهیە دەبیتە سەدەماوی چەندێک کە ژیانامە ئارامتر بیتن ئەف ناکوکی نهات نافمەداین ئەم کێمتر بکەین. ئەف پرسیارە دیسان تێتە ئاراستەکردن بوو جانابێتە تو چت بێژی بوو چۆناتە چێ سەر بڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر کە کەسێک هاتە لای پرسیاری لێ کرد وتی مەتە الساعە بڵێ کەی قیامەتە فەرمووی ماذا ئەعدەدتە لەها ئەم پرسیارە زۆر گرنگە و ئەم وەڵامەش بۆ ئێمە گرنگترە کەواتە باسەکە ئەلێرەوە فێر دەبین زۆر کەس بە دوای ئەوە دەگەڕێکەی قیامەت بڵێ ناشزانی چونکە علمی ساعە لای خوددا خۆیەتی کەواتە وەک نازانین ئەم پرسیارەش مرۆڤایەتی بۆ دەیپرسێ چونکە مرۆڤایەتی لەبەر ئەوە دەیپرسێکەی ڕۆژی دوایی دێ ئەو شەوقەیە کە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی باسی کرد شەوقی ئەبەدیەتی هەیە دەیە بزانێ ئەو ژیانەکەی دەست پێ دەکا و کەی پێ دەگا بەڵام وەرە بۆ فەرمودەکەی پێغەمبەر دوودی خوای لەسەر ماذا ئەعدەدتە لەها ئەو دەپرسێ کەی قیامەتە پێغەمبەریش دەفەرمێ درودی خوای لەسەر چیت بۆ ئامادە کردووە کەواتە ئەم وەڵامی پێغەمبەر درودی خوای لەسەر کە بە شێوازی پرسیار دەیکا پێمان دەڵێ قیامەت شتێکی دەوێت بۆی ئامادەکەی توێشیویەکی دەوێت بۆی ئامادەکەی کاری چاکی دەوێت بۆی ئامادەکەی خزمەتی مرۆڤایەتی دەوێت هەرچی خوددا وەکودا کورد دەڵێ هەرچی خوددا پێی خۆشە بیکەی لە پێناوی ئەم مرۆڤایەتیە کەوا خوددا دروستی کردووە جا لێرە وەرە بۆ ئەم دنیاە ئێمە گەورەکانیشمان لە چەند ئەڵلقەیەکە باسی مردنمان کردووە یعنی باسکردن لە ڕۆژی دوایی تۆزێک پەیوەستە بە باسکردن لە مردنەوە تێگەیشتن لە مردن مەسئلەیەکی یەکجار گەورەیە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی ڕەنگە لە زاناکانی ترمان زیاتر توانی بێتی چکە لە سەردەمی نزیک خۆمانە ژیاوە یعنی زۆر لەسەری وەستاوە کە دەزانێت مسلمانیشە ئێستش لە مەرگ تێ نەگەیشتووە ئەقتۆم هەموو شیوەن و ئەم هەموو چۆن دەڵێ لە خۆدان و خۆکوشتن و ئەمە بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوەیە هێشتا گەورەکان تێ نەگەیشتون مردن نەقلبوونە لەم جیهانەوە بۆ جیهانێکی تر و لەگەڵ دەستپێکردنی قیامەتە مرۆڤەکان چەندت بیتە بەڵگە و ساڵ و خەدبووی چەندێک کە باوەڕیەوەی لازە ڕۆژە دوماهیە لاوازە بەدڵنیایی یا بە لاوازەکەش لە جۆرێک لە تێنەگەشت ناتوە جا مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی چەند پەیامێکی هەیە مەسەن پەیامێکی هەیە بۆ بەتەمەنەکان ڕیسالەی شیوخ ینی پەیامی چۆن دەڵێ دان عەمر و بەتەمەنەکان یعنی تۆ دان عەمرێک و بەتەمەنێک بدۆزەرەوە لە دوایین تەمەنێتی لە هەندێک جاردا ئەم ئینسانە ئەگەر ڕۆژی دوایی نەبێ و بڕوابوون بە ڕۆژی دوایی لە ناخیدا نەبێ ئەم جۆرە ئینسانە ئەڵێم من چ دەکەم لە ژیاندا ئەبینی ئەگە باوەڕ ئەوەی هێشتوێتەوە کەواتە زۆرێک لە دان عەمری ئێمە پێی دەڵێن پیرە مێرد و پیرێژن بە کوردلەواری نێو خەڵک وا دەڵێن ئەمە لە ڕاستیدا چۆن بەم دڵە خۆشەوە دەژێن یعنی زۆر دڵخۆشن زۆر دڵیان خۆشە زکری خوا دەکەن ئاگایان لە خوددایە بەم عمرەشەوە کە خەڵکی دی لە حاڵەتی ئەوان دەڕەنگە کۆڵی دابێ لە ژیان ئەوە بەڵگەیە لەسەرچی ئیمان بوون بە ڕۆژی دواییە دڵی ئەمانی خۆش کردووە بڕوانە مامۆستا بەدیعزەمان باسی مناڵیشمان بۆ دەکات دەڵێ مناڵێکی بچکۆلە ئەگەر ئێمە تێمان نەگەیان دەبێ ژیان چیە و مەرگ چیە زۆر بەڕاستی بە ناڕەحەتی لە نێوماندا دەژێ یعنی مناڵێکی بچکۆلە دایکی وفات دەکا باوکی وفات دەکا ئێمە پێویستە لەو مناڵیەوە چی باسکەین ئەو حەقیقەتەی خۆمان بە شێوازێکی مناڵانە یعنی مناڵ لێی تێبگە تۆ دەبینی ینی لە فیلمی گەورەکان درامای گەورەکان مردن و کوشتن هەیەوانە بۆیە دەڵێن منداڵ سێری نەکە بەڵام ئەفلام کارتۆن
ئەبینی مردنیتیان نییە یعنی ئەم پشی لەو مشکە شەو ڕۆچی ئەمە بۆ وا دروست کراوە لەبەرەوە وا دروست کراوە منداڵ لەو حاڵەتە بەردەوامی ژیان تێدەگا لە مردن تێناگە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە وی مامۆستا بەدیع زەمان باسی دەکات یعنی منداڵ تێگەیاندنی ئەوەی باوکم کوا دایکم کوا فلانە کەس کوا ئەمە زۆر گرنگە ئێمە ژیانێکی دیکە هەیە سەفەرێکمان کردو بۆ شوێنێکی دیکە ئێمەش دەچینەوە بۆ ئەو سەفەرە دەچین دەیبینیەوە لە فلان شوێن شتمان بۆ ئامادە دەکا شوێنمان بۆ دەگرێت بەس تۆ منداڵێکی بچکۆلا نابێ بێنیتە سەرگۆڕ چکە تێناگە دەڵێ ئەڵێ دایکت لە نێو ئەو خۆڵەیە ئەڵێ ئەی چۆن نان دەخوا ئەی چی دەکا ئەمە هەموو ژیانی لێ تێک دەچێت دەبەرەوە دەبێت منداڵ لە تازێ و بەهێ دوور کرێتەوە دەبێت منداڵ لە سەرگۆڕ و قەبرستان دوور بکرێتەوە هەموو ئەمە باستێکی پەروەردەی دوور و درێژە پەروەردەکاران زیاتری لێ دەزان بەڵام ڕۆئاینەکەی ئاوهایە ڕۆئاینەکەی ئاوهایە دەبێت ئێمە بڵێن ژیان بەردەوامە حەقیقەتیش وایە درۆمان نەکردووە یانی خوددا پێمان دەفەرموێ مردن نییە هەر کەس هاتە ئەم دنیاە هەر کەس هاتە ئەم دنیاە ربنا أمتنا اثنتين وأحييتنا اثنتين مردوو بووین هاتین دەمرین و دەژینەوە جارێکی تر ئیدی مردن نییە ئەمە جارێکی تر پێمان دەڵێ چەند کەسێ لە نێو بەندیخانەکاندا یعنی خۆی وخوا دەزانن کە بەریئە بەڵام هیچ بەڵگەیەکی نییە ئەمە بە ئومێدی چی دەژێ بە ئومێدی ڕۆژی دوایی بە ئومێدی دەرکەوتنی ئەوەی کەوا ئەو پێیان گوتووە هەتاییە سزاکەت هیچ بەڵگەیەکیش نییەکەوە بیسەلمێنی ینی چەندینی وامان هەیە هەموو جار دەڵێم وشەی سەجەنە یەسجون و ئاها وەکو کردار و فعل لە قورئاندا هاتووە لە یەسجونەنەه وانە بەڵام وشەی سجن وەکو ئیسم لە قورئاندا وەکو ئیسم هەموو لە سوورەتی یوسفا کۆبەتەوە وشەی سجن یا صاحبە السجن ینی وشەی سجن چەند هاتووە وەکو ناو لە سوورەتی یوسف کۆبەتەوە یوسفیشە لە سجنایە یوسفیشە و بەریئیشە ینی ئەو خۆی بۆ خۆی نیشانەیەکمان پێ دەڵێ ڕەنگە چەندین کەس هەبن لە بەندیخانە دابن حکمی هەتایەن لەسەر بێ و بەڵگەیەک نییە بۆ ڕزگارکردنیان ئەمانە بە ئومێدی ڕۆژی دوایی چەندین کەس هەنستەمیان لێکراوە زوڵمیان لێکراوە وەکو نەتەوە ئێمەی کورد یعنی لە 2700 ساڵە بە دوای مافەکانی خۆمانەوەی ڕیفراندۆم دەکەین هەوڵ دەدەین خەبات دەکەین ئەم جلهێزانە کە دوای جلهێزەکان چیان کۆمەڵە کەسێکن سەرۆکی دەوڵەتەکانە وانە هەندێکیانە ناسین کەواتە ئێمە بەڕاستی کورد دەڵێ هەموو ئەو نەوع کەسەمان هەواڵەی خوددا کردووە لە دنیا دادگایەک نییە ئەنجومەنی ئاسایش کارێکمان بۆ ناکە کەسێکمان بۆ ناکە ئێمە بە ئومێدی چی دەژین خەبات دەکەین بەس بڕوا بکە من وەکو تاچێکی کورد هەرچی سەرکردەی وڵاتانی زلهێزی دنیا هەیە ڕۆژە لە ڕۆژان بڕیاریان داوە و واژۆیان کردووە دژی ئەم گەلەستەم دیدەیە من وەکو ئینسانێکی کورد مافی ئەوەم هەیە لە ڕۆژی قیامەتدا داوایان لەسەر تۆمار بکەم کەواتە ڕۆژی قیامەتە پێم دەڵێ ئەگەر لە دنیاشدا من نتوانم لەگەڵ ئەنجومەنی ئاسایش و چۆش ئەمە ئومێد بە من دەدا کەوات داوی ئاخستنەوە مامۆستای بەڕێز هەر کەسێکت نهاد vê ژیانە نهادا جیتن کارێکی باش بکەتن بەحسا باوەڕبوونە قیامەتێ بکەت و نەکەتن ڕۆژە قیامەتێ دێمەفادار بیتن کاری خۆی بەخش نازانم ئەو باسانەیە کە پێی دەگوترێ باسی قیامەت کەواتە نیەت و ئەمانە ئینەمە الأعمال بالنیات دەبێت لەسەر ظاهیری دین قسە بکەین ڕۆژی قیامەت وەکو یەومە تubla السەرائر خوددا خۆی وا دەفەرمێ کەواتە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە ئێمە کە ڕۆژی قیامەت زیندوو دەبینەوە خوددا دەفەرمێ چ دەڵێن ئێمە قالوا كم لبثتم ئەرێ ئێمە چەند ژیاین ئەم هەموو ماوەیە قالوا لبثنا يوما أو بعض يوم هەموو ئەم ماوەی ڕابردوو ئێمە زیندوو بووینەوە ئەو کات وەڵاممان بۆ خوددا ئەوەیە کە ڕۆژێک یان بەشێک لە ڕۆژێک ئێمە ئەم ماوەی ڕابردوومان ئەوەندە بوو کەواتە بەڕاستی بۆیە خوددا دەفەرمێ ولتنظر نفس ما قدمت لغد خوددا نافەرمێ بۆ قیامەت خوددا فەرمێ بۆ سبەی چیتان ئامادە کردووە بۆ سبەی چیتان ئامادە کردووە کەواتە لە نەزەری خوددا ئەم دنیاە چەند درێژ بێ زۆر کورتە کەوابوو ئەلێرەوەیە مەحوی لوتکە مەحوی خۆمان دەڵێ سبەینێ يحشر المرأة سبەینێ يحشر المرأة براگەل فرسەتە ئەمڕۆ ئەوە تێبگەین لە مەسەلەی دەستێتت خوش مامۆستای بەڕێز هەرێسا خو سەلامەت بین ئینشەڵڵا بۆ واناخفتنین پڕ بەها و جوان بەلێ بینەرین بەڕێز الڤی ئاوای دەینە دومایاوی خەڵکێژی و زۆر سپاس بۆین بەڕێژی کە هینجیت بەشدار بوون بینەریەدا و هێویامە ئەوە مەشیابیتن مفاکێ بەخشینەوەین هێژا زۆر سپاس بۆ هەفکارین بەڕێژی کە دگەلمەتماندوو بوون تا دومایە خەڵکێ و هەر ببینم خێر و شاد خدای مەزەمە هەمیە بپارێزیت و ناکوکی و خلافێن بەژی کێم بکەت
بێت.